سارا ناتانیاهۆ، هاوسەری بنیامین ناتانیاهۆی سەرۆک وەزیرانی ئیسرائیل، ئەو ژنەی دەزوەردان لە هەموو پرسەکاندا دەکات. ویستی سیستمی حکومڕانی لە ئیسرائیل بگۆڕێت، بەڵام ئێستا جێگەی خۆی هەیە لە پرۆسەی بڕیاردان لە ئیسرائیل. سارا ناتانیاهۆ لە 5 تشرینی دووەمی 1958 لەدایک بووە. سەرەتا وەک پەیامنێری گەنجان لە ڕۆژنامەی گەنجانی ماریڤ و دواتر لە سوپای ئیسرائیل وەک شرۆڤەکاری توێژینەوە لە هەواڵگری سەربازیدا کاری کردووە. لە ساڵی 1984 بڕوانامەی بەکالۆریۆسی لە دەروونناسی لە زانکۆی تەل ئەبیب بەدەستهێناوە و لە ساڵی 1995 بڕوانامەی ماستەری لەم بوارەدا لە زانکۆی عیبری قودس بەدەستهێناوە. سارا ناتانیاهۆ باز لە ژیانی سەختی خۆی دەکات لە کاتی خوێندنی زانکۆدا. ئەو لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕادیۆی ئیسرائیل ڕایگەیاندووە ناچار بووە کاری پاکردنەوە لە تەل ئەبیب بکات بە مەبەستی بەدەستهێنانی ئەو بڕەپارەی کە پێویستێتی بۆ تاوەکردنی خوێندنی زانکۆی. سارا ناتانیاهۆ دووجار هاوسەرگیری کردووە. یەکەمیان لەگەڵ دۆرۆن نۆبێرگەر بوو، بەڵام ئەم هاوسەرگیریە زۆری نەخایاند و لە ساڵی 1970 جیابوونەوە و لە ساڵی 1991 هاوسەرگیری لەگەڵ بنیامین ناتانیاهۆ کرد. لەو ساتەوەختەی سارا ناتانیاهۆ هاتۆتە ناو گۆڕەپانی سیاسیەوە، بۆ هەمووان ئاشکرا بووە کە ئیسرائیل کەوتۆتە ژێر کۆنتڕۆڵی توندی ساراوە. تا ئەو ڕادەی هەندێک لە چاودێران پێیان وایە سارا ناتانیاهۆ ئەو کەسەیە کە هەنگاوەکانی سەرۆک وەزیرانی ئیسرائیل دادەڕێژێت. ئەو ژنە قژ زەردە جێگەی خۆی هەیە لە پرۆسەی بڕیاردان لە ئیسرائیل. دەزوەردان لە هەموو پرسەکاندا دەکات، سەرەتا لە هەڵبژاردننی ئەوەی کێ سەرۆکایەتی مۆساد دەکات تا دەگاتە لیستی کاندیدەکانی پەرلەمان لە پارتی لیکوود کە هاوسەرەکەی سەرکردایەتی دەکات.